سلامي خواهي قورتان لبي ميواناني مالي خواه. السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارم لفروردگار عبادتي أما قشرينا لهم لا يكمان وربقري روجو كهين بالروجو همومان خواهي قوري من وقري وشوني جاكان من لقبول كاتراوي حكان من قرآن خوندن من همو چاكا كمان لما ندا ايكين خواهي جان لتبارين وليمان ورقري إيمان داراني بريز خوشويستاني عزيز چەند بابەتێکی کورتم باس ئامادە کردووە لە خزمەتی جەنابتاندا. یەکێکیان لەوانە ئیمانداران خێر و هاوکاری خێرکردن و هاوکاری یەکتری بکەین لەم مانگەدا، چونکە ئەم مانگە زۆر گەورەیە. یعنی تۆ یەک سوبحان اللهیەک بکەی بە هەزار سوبحان اللهیەک دەنووسرێ، وەک پیاوچاکان وتویانە. نەخاعی دەڵێت یەکێ لە تابعینە فەرمێت ئەگەر کەسێک لە ڕەمەضانە یەک سوبحان اللهی خوای پەروەردگار بکە، خوای پەروەردگار بە هەزار سوبحان الله بۆی دەنووسێ. هەر کەسە یەک ڕکات نوێژ بکە لەم مانگەدا بە هەزار ڕکاتی بۆ دەنووسێ لە مقابلی مانگەکانی ترە. یەک سەدەقە بکە هەزار سەدەقەی بۆ دەنووسێ. یعنی هەر چاکەکان هەر چاکەیەک دەکەی خوا بە هەزاران قات بۆ دەنووسێ. ئەی ئەگەر فەرزەکە ئەنجام بدەین ئەوە خوا خۆی ئەزانێ کە چەندێ ئەجر و پاداشتی هەیە، چونکە پەروەردگار بۆمان زیادەکا بەردەوام، چاکەکانمان زیاتر ئەکا. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله، خوای پەروەردگار نمونە دێنێتەوە. کاتێ تۆ گەنمێک ئەوە شوێنی گەنمەکە دێتە سەرەوە چەند دەنکە ئەندازەی هەیە، گوڵێک دەرەکە دوای گوڵەکە ئەبێتە چەنێ. خوای پەروەردگار لە قورئاندا ئەڵێ ئەی محەممەد بە ئومەتەکەت بڵێ بێژە کاتێ خێرەکەن یەک خێرێکەکە من بە چەندەها قات بۆیان دانم، لەسەر ئەم فەرمایشتەی خوای پەروەردگار کە هاتووە لە قورئاندا. یان ئەفەرمێ من تصدق بعدل تمر من كسب طيب، خورمایەک یا لەتە خورمایەک ئەبەخشی لە پێناوی خوادا لە ڕەمەزاندا، بەڵام طیب بێ، واتە لە حەڵاڵ بێ، پارەی حەڵاڵ بێ. خوای پەروەردگار لێت وەرەگرێ لای ڕاستی خۆی دایەنا، ئەمجا کاتێ لە قیامەت ئەچیتەوە بۆ لای خورمایەک چەنێ بچووکە ئیمانداران، لەتە خورمایەک چەنێ بچووکە. پێغەمبەری خوا ئەفەرمێ بە ئەندازەی جەوڵێک، کام جەوڵ لەم دنیا گەورەیە ئەوەنە گەورەی ئەکا و خێرە، ئەو خورمایە کاتە ئەوەنە ئەندازەی جەوڵێک چەنێ قورسە لە تەرازووی خواوە و لە تەرازووی دنیاشدا ئەوەنە گەورەیەکە. کەواتە ئەم مانگە فرسەتە کە خێر بکەینە هەژاران نەداران لێ قەوماوان بەرەو 16 و 17 و کە کۆتای ئەچین. ئەبێ بزانین خێر و پاداش لەم شەوانەدا چۆن 83 ساڵ بەسەرەوەیە شەوەکەی خێرەکەیشی وایە، هەموو کردداری لەو دەشە و دەڕۆژەدا هەروایە. ئیماندارە وا تێنەگەنە شەوەکەیەتی، واتە خێر لەو دەڕۆژەدا بە 83 ساڵ ئەوەندە کە قورئان تۆماری کردووە، سوورەتێکی نازڵ کردووە کە سوورەتی قەدرە، هەموو خێرەکان لەو دەشە و ڕۆژدا بە ئەندازەی ئەوەیە. بۆیە ئەبێ ئێمەش چی بکەین؟ دەست درێژ بکەین بۆ یەکتری. ئەوەی کە نیەتی دەستی خێر نەگەیە پێی ئەم 15 ڕۆژە، هەوڵ دەین ئێمە بینە کەسێک دەستی خۆمان بگەین ئەو خێر و بەرەکەتەی کە خوای پەروەردگار پێمان ئەڵێ. خوای متعال جل جلاله دەفەرمێ ئەو خێرانەی کە ئێوە دەیکەن تووڕەیی خوای پەروەردگار لە ئاسمان حەوتەبەقەی ئاسمان ناهێلێ. ئەو خێرانەی ئێوە دەیکەن پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام، ئەفەرمێت وەک ئەوەیە ئاوێک بکەیتە سەر ئاگرێکە تووڕەیی خوا بکشێنیتەوە. ئەمە تۆش ئەبیتە ئەمانە ئەم فەرمایشتە شیرینانە من بۆ باسی یەکەم بۆ ئەوی بزانین کاتێ ئێمە خێر ئەکەین، سەدەقە ئەکەین، یارمەتی کەسێکی خۆمان مەیوس کە لەوەی برام بێ، لەوێ قەومم بێ، لەوێ خزم بێ، لەوەی نێزگم بێ، لەوەی ئەگە ئەمەش نەبێ خۆ هەر موسڵمانە، خۆ هەر ئەگەیەتەوە پێم، ئەگەر نەگەیەتش هەر برای دینی و خوشکی دینیمە. هەر چۆن بێ خێر و پاداشتی زۆرە. ئیماندارانی خۆشەویست، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفضل الأعمال، باشترین کردار
وتیانەی پێغەمبەری خوا کامەیە فەرمووی ئەوەیە دڵی کەسێ خۆشکەی تخوا لە ڕەمەزانە بچی ماڵێکی هەتی و دڵی خۆشکەی ئەبێت تۆ لای خوا چەنێ پلێ و پایەت بێ جا لەوە خۆشتر ئەگەر بچی لە مانگی ڕەمەزانە غەرازی جەژنی بۆ بکڕی مناڵەکانی جلوبەرگی بۆ ئەو مناڵە هەتیوانە بسێنی سفرەکەی وەک سفرەی تۆ بێ ئەبێت چەنێ ئەجر و پاداشتت لای خوا بێ کەسی احتیاجە لە بانجێ کەوتووە پێویستی بە عەمەلیاتە پارەی نەخسە خەرکی ئەمرێ واللهی تو بیتە سەبەبی کەسی ڕزگاری کەی لە مردن خوا ئەفەرمێ کەچی لە قورئانە ئەفەرمێ کەئەنەما ئەحیا الناس جەمیعا وەک ئەوەیە کوڕەی ئەرزی چەندێ مرۆڤی تایە چەند ڕوح لەبەریایەتی تو هەمووت ڕزگار کردووە لە مردن تۆ ئەزانی خەریکی چیت بە ماڵەکەت باش دەکڕی وریا بە ئەو ماڵە با ئەو ماڵە نەبێ لە ناو گۆڕدا بێ بداتە پشت و زگتەوە کە زەکاتە و دەری ناکەی کە خێرە و خوا گلەیی لێ بکە بیکە ئەو ماڵە ئاوا بێتە ڕێگات لە قیامەت بیبەخشە پێغەمبەری خوا فەرمی هەر ماڵە بەخشی واللهی کەم ناکە هەموو بەیانیەک دوو مەلایکە دێن هەر کەسێ بەخشی ئەڵێن خوایە بیخە جێگایی معلومی جەنابتانە دوعای مەلایکە ڕەت ناکرێتەوە ومعلومی جەنابتان شە دوعای مەلایکە کە لە چاکەکە ڕەت ناکرێتەوە لە خراپەکەش ڕەت ناکرێت چونکە بۆ ئەوانەی بەخشیان ئەڵێن خوایە بیکە جێگای ئەی ئەوانەی نەبەخشی ئەڵێن خوایە لێی دەرکە لە شتی تر سە کەسی وایە ڕەزی لە پارە خێر کەمەکە بەس خوای گەورە دەرێکا لە سیارەکەیە لە نەخۆشی خۆیە لە ژنەکەیە لە مناڵەکەیە وا ئەزانێ لەوا ئەگە بیدا شەیطان کەمێ هەڵی خەڵەتاندووە ئەڵێ ئەگە خێرکەی پارەکەت کەمەکە بەس نازانێ لەو لاوە دوو قات و سێ قات ئەڕواو بێ ئەوەیشی هیچ سوودی هەبێت نە بۆ دنیای نە بۆ قیامەتی ئەبێ ئیماندارە بزانین بۆیە چارەسەری نەخۆشیمان چارەسەری بەڵا ئەگە گەرەکتە لە بەڵای دنیا نەجاتت بێ گەرەکتە لە نەخۆشیەکانت نەجات بێ پێغەمبەری خوا فەرمێ سەدەقە بکە خێر بکە ببەخش با کەم بێ با لە تە خورمایەک بێ با یەک خورما بێ یەک دانە نەک مقەبایە یەک دانە با یەک ئاوێک بێ لەو 60 ئاوە بە کەمی مەزانە خوا بلای خوا زۆر گەورەیە لای ئێمە کەمە بەڵام لای خوای پەروەردگار جەل جەلالوو زۆر زۆرە اجعلوا بينكم وبين النار حجابا حوضا لنواني خوتانا پیغمبری خوا فرمی علیه الصلاة والسلام بینی خوتان و جهنم بربست دروس کن ولو بشق التمر ولو بشق التمره واتا اگر بل تخرمای شبه بینی خوت و اگری دوزخ لتخرمای بخ بین یردوکتان اها پیغمبری خوا صلی الله علیه وسلم چون پیمان الله خوای متعال جل جلاله وفرمي أنفق يا بني آدم أنفق عليك ببخشي مش أباريني مع رحمته بخشين لأسمانه وبسري تويا إيه أجن بخشه خواشي يقريت ولد بركتي مالد بركتي بارد بركتي صحة شاكيد همو بركة كان خوای پروردگار بركت كأنيري همو يدقريته بلام أجر تو بخشيت لحرشي دا دستت والابو أو كاتب زان خوای گەورەش لە حەوت تەبەقەی ئاسمانەوە بەرەکەت ئەخاتە سەر ماڵی تۆ سەر ژیانی تۆ و سەر خۆشەویستی تۆ لە هەموو ژیانە بۆ ئینسانی ماندار ببەخشێ بەخشینش ئەوەیە هیچ ماڵێک کەم ناکە چونکە شەیطان وریا بن ئیماندارن شەیطان بەردەوام دێڵێ مەبەخشە ڕەزی بەخوا بەشت ناکە کورە کێژە ماوەکەی تر مەعاش تێ هەڵیگرە جاری خوا کەریمە کورە کێژی ئەوەنە چۆنە بێ دەرکەی دەی بڕۆ پرسیارێ بکە بەشکم ئەی لایەک ئەو لایەک بەشکم زکاتەکە تۆی نەگردەوە ئیمانداران بەردەوام خەریکی ئەمەیە بەس بۆ ئەوەی سیفاتی خۆی وەرگرێ کە ڕەزیلە مرۆڤش کە ڕەزیل بوو سیفاتی شەیطان وەرەگرێ سیفاتی شەیطان وەرەگرێ لەبەر ئەوەی ڕەزیلی بۆ ئینسانی ئیماندار نهاتووە ئازیزان خۆشەویستان چکە مسڵمان ئەبێت بزانێ ئەبێتە مای ئەوەی لە ئاگری دۆزەخ نەجاتت ئەبێ و ئەبێتە مای ئەوەیشی کەوا بەرەو بەهەشت ئەبێ ئەچ کە ئینسان بەخشی تطعم الطعام وتقرأ السلام على من عرفت ومن لم تعرف وهتا كوتاي حديثك أفرمي كخير وشاكش لقليا تطعم الطعام يعني نان بدن أما تشي أبي أم صفات أنا بكا يا أيها الناس أي خلقينا
نان ببخشن سلام بکەن چەند سیفەتی باس کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە مەبەستمان نانەکە یعنی خێر ئەمجا چێ بێ تدخل الجنة بسلام ئەچنە بەهەشتەوە گەم سیفەتە شیرینانەتان هەبێ بە سەلامەت بە ئاسانی کە بەهەشت پێشوازیتان لێک کەواتە ئێمە ئەم دە ڕۆژەی یا ئەم 15-14 ڕۆژەی ماوە زەکاتمان داوە سوپاسی خوا بکەین ئەگەر زەکاتمان ناوە زەکاتەکانمان بە جوانی بە چاکی بدەین ئیماندارن لە دوای زەکات ڕانەوەستین سەدەقەی خۆمانش بکەین کە سەدەقەی چاک و باش بکەین ئیماندارن چونکە زەکات یەکێکە لە صیفاتی مؤمن لە سوورەتی مؤمنە چەند خاڵێکی دانەوە خوای پەروەردگار قد أفلح المؤمنون سەرفرازە بن ئیمانداران کێن یەکێ لەو صیفەتانە والذين هم للزكاة فاعلون یەکی لەوانە کە زەکاتەکانیان بە جوانی دەن هەر کەسێ زەکاتی بە جوانی دا ئەوە نیشانەی ئیماندارە تەواو خوای پەروەردگارە فەرمێ پێمان چونکە زەکات حەقێکی خوایە لەسەر تۆ و بیدەیتە هەژار و نەدارەکە چونکە ئەگەر نەتدا و جێگای خۆی نەگرت خوای گەورە محاسەبەت لێک و خوای پەروەردگار پێی خۆشە کە ئەو زەکاتە چاکە و باشە ئەدەی چونکە ئەوە خەیرێکی باشە فەرمی خوای پەروەردگار لە قورئانە بۆ ئێوە لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ومما تنفقون من شيء چونکە پارە خۆشەویستە ئیمانداران لە دڵە تۆ ئەم پارەش دەرەکەی لەبەر ڕەزامەندی خوای دەی خوای گەورە فەرمی ئەوانە وا لاتان خۆشەویستە ئەگەر داتان لەبەر خوا ئەوە نیشانەی ئەوەیە کە تۆ ئیماندار و کەسێکی چاک و باشی ئەگەر وابوو یەکێ لە پیاوە چاکەکانە فەرمێ دوعایەکی کرد بە کۆڵ پیاو چاکان ئەڵێ خودایە خوای گەورە ئەی پەروەردگارە من داوات لێ دەکەم کە ڕەحمم پێ بکەی و بەزەیت پێما بێت و ئەوە بێ ئەگەر لێم خۆشوی هەر داوات لێکم ئەگەر لێمەش خۆش نەبی هەر داوات لێکم ئەی پەروەردگار چکە ئێمە گرنگەوەیە ئەم مەدرسە مانگی ڕەمەزان کە مەدرسەیە بتوانین لە مانگی ڕەمەزانە خوای پەروەردگار جەلە جەلاله و ڕازیکەین لە خۆمان چونکە ئەگەر وانە بوو بەری ئەو ئاەتە ئەکەوین کە بەیانیان و یاوەران ئەو ماڵە ئەبێتە مارێک ئەدا پێێتەوە بەپشتەوە و بەزگتەوە کە زەکاتە و دوای لێ ئەپرسی ئەی مار تۆ کێی ئەڵێ ئەو ماڵەکەتم وا حەجزمت کردبوو خوا ئێستا منی ئەمری دا کون فەیەکون بمە ئەم مارە لەناو قەبرەکانەیە لە میسلاحەت کەی ئەزیەتت دەم ئەگەڵ منت ببەخشتایە ئێستا ئەبوومە ڕەحمەت بۆت بۆیە منت گیر داوە ئەوە عەزابی خوایە بۆ تۆ کە لە قیامەتە ئیماندارانی خۆشەویست سێمان ئەم مانگە ئێستا لای ئەمە بووەتە مانگی زۆر جار هەندێک سیفەت لە زمانی خۆیاوە نەبووە مانگی تێکۆشان مانگی غەزا مانگی بۆ خوابوون مانگی لە خزمەتی خوادا ئەمانە بوو ئێستا سوپاس بۆ خوا موسڵمانان ئەمانەیان تایە بەڵام زۆرینە نا ئێستا هەندێکمانەیە کە دێتە مانگی خەو مانگی خواردن تو دیتە کەس بە ڕۆژوو بێ لە ڕەمەزانە خەڵەوتر بێ ئەمە عەجایبە ڕەمەزان بۆ کراوە زەعیفی ڕەمەزان بۆ کراوە سیحەتی باش بێ ئەم گێچەکانی هەمووی زیاترە خوێنێتەوە یاوارانە ڕاستێرەکە هەموو یاوارێ هالە عیادە چێوە وەڵا کاکە وەڵا گێچی بەرزۆ یەکەم بخۆ ێ باسی حەدی چاک بێ ئێمانی ڕەمەزان خۆمانی خواردن نییە خۆخوا نەویتە تۆ لە بەیانی خۆت بگراتە بەس یوارە خۆت بکوژە کەی خوا واوێتە بە ئێمە خۆمان ڕەحم بە خۆمانش ناکەین نا بە ئەندازەیەک بۆی بێتە سەحەت باشی ڕەمەزان بۆت و تاوی بدە لە عیبادەت تاوی مەدە لە خەوتن شخصی وایە بەیانیە خەوێ سەعات 4 هەڵەسێ ئەڵێ شەو درەوی کردووە گەنجەکانمان هەتا نیمەی شەو خەریکی فەیسبووکە لە باتێ دوورکات نوێشکات بەیانیش لێ خەوێ تا مەغریب هەم ماڵەکە بڕمێنا ئەم دنیاە لەوەی شارەکە بڕمێن ئاگای لە خۆینی ئەمە تاوێنەی چی کوڕەویتە فەقیری قیامەتە ئاوڕێی تۆ هەتا ئێوارە چەند ڕکات نوێژی کرد چەند جا سوبحان ئەڵڵای کرد چەند جا زیکری کرد چەند جا قورئانی خوێند چەند خێری کرد چەند قسەی شیرینی کرد ئەی تۆ چیت هەر لە خەوە خۆی چیت بۆ نەماوە خەو چییە با بە خەو خوا کاتی دانا ناو قەبر بۆ خۆت بخەوەتەوە حیاتی البەرزەخ چییە خەوتنە خەوتن ئەگەر کەسێ چاک بی لە ناو قەبرا بۆ خۆت دەخەوی فکرە فاپە پاڵە داوەتەوە
دە هەوڵ دەناو قبرەکەت چاکە بۆی بە ئیسراحەت بخەوی. زۆر جار ئێمە گۆڕیمانەوە سەرکەوتنی شەڕی بەدر دوی کۆچی مسڵمانان لەم مانگە شیرینە بوو، فەتحی مەکاشتی کۆچی کە سەرکەوتنی تەبوک جەنگی تەبوک هەر لەم مانگا بوو ئیمانداران. ئەگە تەماشاشکەین فەتحی ئەندەلوسیا هەر لەم مانگا بوو. ئەمانە غەزا بوون، سەحابە برسیان بوو جەنگیانەکرد لە پێناوی خوادا. ئێستاش تۆ جەنگ کە لە پێناوی خوادا لە خزمەتی خوادا عیبادەت کە. سێرەکەی شەو نایە ئەمەنەی خواردە ناتوانە بێت بۆ تەراویح. وەڵا تاقەتم نییە شڕکاتە بەخوا کەمێ درێژە. کورە درێژیشی تەواو بوو. درێژ چی؟ 15 ڕۆیی تەواو 16 ڕۆیی. گشتی دو هەفتەی ترما دوای دو هەفتە بێی بۆ لای هەر مامۆسایەکیان بڵێ دوای عیشا یەک ڕکا زیاتر کە ناوێ. کورە ئەم جەستە بۆ خوا نەبێ بۆچی باشە؟ گشتی سبەینێت و لەنا ئەو گۆڕەدا کرمەی خوا دەکەمێ ڕاوەستە لە خزمەتی خوادا کەمێ بیجوولێنێ ئەم جسمە بۆ خوا نەبێ بۆ چییە؟ تەراویحەکان بە جوانی کە ڕۆژەکەت بە جوانی بگرە، قورئانەکەت بە جوانی بخوێنێ، کارە جوانەکانت بە جوانتر بکە. مەڵێ 15 ڕۆیشت یاڵە دەیەواش هەر ڕۆژی سرەیەکە مەکا لە مزگەوت هەتا گەینە جەژن نەفس ئەبێتە سێسیرەکەی جاران تەواو. ئەمە عادەتی ئێمەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای 21 خۆی ئەپێچاوە. معلومی جەنابتانە پێغەمبەری خوا دەرگای ماڵی و جامەکەی بڵێن شوباکی لە ناو مزگەوت بوو لە 20 مانگ ئەهات ئیتر خوا حافزیە کرد لە ماڵەکەی. ئەویتەوە ئەم دەشەوەی خوایە بۆ خوا. یعنی دەشەو زیاتر عیبادەتێک کرد لە 20ەکەی ئەوەڵ. ئیمانداران ئەبێ ئێمە شوابین هەوڵ دەین زیاتر عیبادەت و چاکە و باشە بکەین لەم مانگە شیرینەدا چونکە نەبینە ئەوەی کە ئێمە چونکە دەشەوی ئاخیر فەزلی زۆر گەورەیە. ئیمانداران سورەتێکی نازڵ کردووە معلومی جەنابتانە سورەتی قەدر 80 ئەوە نەمان خێر و پاداشتی هەیە. ئەگە تەماشاشکەی ئەو شەوە زۆر گەورەیە 83 ساڵ تو بەس ئیمساڵ شەوی لەیلەتە قەدر بێتە نەسیبت 83 ساڵ خوا ئەمرەکە تەمەنت 50 ساڵە باشە باەکێک دانین 50 ساڵ 83 خەپانی ئەکا چەندێ؟ ئەکا 133 ساڵ. خوانسێ تەمەنی ئەم پیاوە بنووسن 133 ساڵ عیبادەتی کردە بۆ من. خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە 20 ساڵە 30 ساڵە لەیلەتە قەدرەگرێ. ئەی ئەوەی کە داماوە نایگرێ چی دەستکەوت؟ فەرقی ئەم لەکوێ ئەو لەکوێ؟ هەر بەیانی بە قەپانش بێ لای خۆی پەروەردگار لەناو باشدا ئەو حالە حەلحەلەی ئاسمان توای لە خوارەوە. فلان کەس چۆن گەیە؟ فلان کەس عیبادەتی زۆری کرد بۆیە گەیەوە. تۆ شەرە خەوتی کاک لە ڕەمەزان هاتاتون بەوە خەی مان خەوتنە. بۆیە ئەمە فەرقی جیاوازە لەگەڵ کەسێکا کە خۆی زۆر ماندووەکە زۆر هیلاکەکە زۆر شەکەتەکە. ئەو کەسە بە تەئکید لە پێشی هەموویەتی حەکێ خۆی زۆر شەکەت کردەوە زیاترەوەی. ئیمانداران چونکە ئەبێ ئێمە بگەڕین بە دوای ئەو شەوانەدا بە تایبەتی بتوانی هەر دەشەوەکەی بگرە، نەتوانی پێنجی بگرە تاکەکان بگرە، نەتوانی دوو شەو سێ شەوی بگرە، نەتوانی هەر 27 بگرە. لەو خێرە با بێبەش نەبی، لەو خێرە با بێبەش نەبی چونکە ئەگە بێبەش بی لەو خێرە بڕواتە بێ لە زۆرینەی خێرەکانی لە ناو ئەم مانگەدا بێبەش دەبی. چونکە بێ ئینسانی مسلمان بزانێ ئەو شەوە قورئان دابەزیوە، ئەو شەوە ڕزق دابەش دەکرێ، ئەو شەوە کردەوەی ئەعمال دابەش دەکرێ. هەموو ئەمانە ئیمانداران لە شەوانە دەکرێت. کەواتە ئێمە با گەرم و گوڕ بین ئیمانداران ڕەحمەتتان لێبێ. گەرم و گوڕ ڕەمەزان تەسەورەکەن مزگەوتەکان حرەمەکانیان پڕ نابێ، لە تەراویحە حرەمیان پڕ نابێ. ئەو مسلمانە نەکوان ئەی لە جومعەکانە بۆ هەموو مزگەوتەکان حرەمەکانی پڕە بێ. ئەی لە تەراویحە بۆ تخوا تۆ حەز ناکەی بە 1 سەعات کام مزگەوت ئەڵەی زۆر تەئخیرەکە سەعاتێک و 10 دەقە باسی وتارەکەی ناکەم. وتار تۆ دوای هەندێک مزگەوتمانەیە دوای تەراویحەکە وتارە خوێنێ ئەتوانی بڕۆی. هەندێک ماشێ نایخوێنێ، هەندێک ماشێ کورتە. من زۆر جا دیقە دەدەم سەعاتێک و 5 دەقە یان بەعدەجار سەعاتێک شنابە کەمتر 50 دەقە هەلەودا خەڵکمانەیە لە 45 دەقەش تەواویەکە. براکەم ڕازین بڕۆ بۆ لای ئەو کەسەی وازی تەواویەکە قەینە بڕۆ بۆ ئەو مزگەوتەوە پێشی گشتی تەواویەکە بەس تو یعنی 45 دەقە سەعاتێک
ئەزانێ چی دەست ئەکەوێ خوای پەروەردگار ئەفەرمێ 30 شەو ئەگە 30 شەو تۆ ئەم 30 شەوە دابنیشی بی بەس تەراویحەکەی و بگەڕێیتەوە خوای پەروەردگار ئەفەرمێ بنووسن 30 شەو لەسەر یەک ئەم بەندەیەم حەتا بەیانی عیبادەتی کردو یعنی سەعاتێک بە ئەندازەی شەوێ تا بەیانی کامل ئەمە ئەجری تەراویحە تۆ ئەتوانی هەتا بەیانی بێسیتە پاوە عیبادەتکەی کەسمان نەتوانن من پێشی ئێوە ناتوانم ئێوەش ناتوانن بەس خوای گەورە ڕەحمی کردە بە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەراویحێکی بۆ داناوین پێشی خستووە جاران لە دواوە بوو لە دوای 12 بوو هاوردێتێ دوای عیشا و پێم یانی شوتووە کورتی کەنەوە بە خەڵک با لەم خێر و بەرەکەتە خەڵکەکە بێبەش نەبێ ئەی تو ئەگەر خۆت حەزت کرد بێبەش بی بەخوا بێبەش نەبی چکە ئەم خێرانە گەورەی ئیمانداران ڕەمەزان بەرەکەت خوای گەورە لێمان قبول کە ڕەمەزان ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزمان لێ وەرگری یا ئەڵڵا خوایە بە ڕەحمەت و میهرەبانی خۆت لێمان گرە